عێراق لە ڕیزی دەخراپترین وڵاتدایە بۆ ژیانی منداڵان. بە جۆرێک نزیکەی نیوەی منداڵان لە عێراق لە هەژاریدا دەژین و 7,400,000 منداڵیش لە خوێندندا بڕاون. 72 ساڵ لەمەوبەر بە ئامانجی پاراستنی منداڵان و دابینکردنی مافەکانیان ڕۆژی 1 حوزەیرانی هەموو ساڵێک لەلایەن ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکانەوە بە ڕۆژی جیهانی منداڵان دیاری کرا. ڕێکخراوی وۆڵد ڤیژن ئینتەرناشناڵ کە ڕێکخراوێکی قازانجنەویستی مرۆییە و بارەگاکەی لە ئەمریکایە، راپۆرتێکی لەبارەی منداڵانی عێراق بڵاو کردەوە و ئاماژەی بەوە کرد منداڵان لە عێراق ڕوبەڕووی هەژاری و ئاوارەبوون، کارکردن و بەسەربازکردن و تەنانەت بازرگانی پێوەکردن دەبنەوە. ڕێکخراوەکە عێراقی لە ڕیزی دەخراپترین وڵاتەکانی جیهان بۆ ژیانی منداڵان پۆلێن کردووە و ڕایگەیان خراپی ڕەوشی ئابووری لە عێراق هۆکاری بەرزبوونەوەی هەژاریە لەناو منداڵان کە ڕێژەکەی گەیشتۆتە 40%. هۆشداریشیدا لە زیادبوونی حاڵەتەکانی توندوتیژی بەرامبەر بە منداڵان. ڕوونی کردەوە 7,400,000 منداڵ لە خوێندن بێبەش بوون. کارکردنی منداڵانی خواردتەمەن 18 ساڵ لە عێراق و هەرێمی کوردستان بۆتە دیاردەیەکی مەترسیدار. بەڵام ئاماری ورد لەبارەی ژمارەی ئەو منداڵانەی لە خواردتەمەنی یاساییەوە کار دەکەن لە بەردەزانیە. بەپێی ئامارەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان، ساڵی 2010 ژمارەی منداڵانی کارکرد لە هەرێم 12,000 منداڵ بووە. بەڵام ئەو ئامارە ئێستا گۆڕانی گەورەی بەسەردا هاتووە و مەزەندە دەکرێت ئەو ئامارە بەهۆی قەیرانی دارایی و هاتنی ئاوارەکانی پارێزگاکانی ناوەڕاستی عێراق بەهۆی شەڕی داعشەوە زیادی کردبێ. بەپێی ئامارەکانی کۆمسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ لە عێراق، لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی ئاڵۆزیە ئەمنیەکانەوە ڕێژەی منداڵانی بێباوک زیادی کردووە. ئێستا زیاتر لە 5 ملیۆن منداڵی بێباوک لە عێراقدا هەن کە پێویستیان بە هاوکاریە و ئەگەر هاوکاری نەکرێن و پەناگەیان بۆ دابین نەکرێ، مەترسی هەیە ببنە قوربانی تۆڕەکانی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان و مرۆڤ. بەپێی دەستوری عێراق، قۆسنەوەی ئابووری منداڵان بە هەموو شێوەکانەوە قەدەغەیە و دەوڵەت دەبێت ڕێوشوێنی پێویست بۆ پاراستنیان بگرێتە بەر. هاوکات بەپێی دەستور دەبێت ڕێگری لە هەموو جۆرە توندوتیژی و ئازاردانێکی ناوخێزان و قوتابخانە و کۆمەڵگە بکرێت. کاری زۆرەملێ و بە کۆیلەکردن و بازرگانیکردن بە ژنان و منداڵان قەدەغەیە.